سڵاوتان لێبێت ئاگاتان لێیە دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا چه هەرایەکی ناوەتەوە لە ڕێگەی پشتگیریکردن یان دروستکردنی دراوێکی ئەلکترۆنیەوە هەرایەکی زۆر گەورەی ناوەتەوە لە ڕێگەی ئەم دراوەوە هەنێک لە خەڵکی بوون بە میلیۆنەر لە بەرامبەریشدا بەشێکی زۆری خەڵکی کە کاری کریپتۆوەکەن مایە پوچ بوون چۆن ئەمە ڕوویا و چۆن چی بوو بە دیاریکراوی لە 18 2025 لەو کاتەی دۆناڵد ترامپ خۆی ئامادە کرد بۆی سوێندی یاسایی بخوات و بێتەوە بە سەرۆکی ئەمریکا لە ڕێگەی تۆڕی کۆمەڵایەتی یەکس کە تویتەرەکەی جارانەکە تویتێکی کرد لەم تویتەیە وێنەیەکی بڵاو کردەوە کە وەک لە وێنەکەی ئابینرێ پاڵپشتی لە دراوێکی کریپتۆوەکات کە ئەم دراوە بە ناوی خۆیەتی و پێوترێت میم کۆین ترامپ ئەم دراوە پێش ئەوەی دۆناڵد ترامپ تویتی لەسەر بکات ئەگەر من یان هەر کەسێکی تر یەک کۆینی لەم دراوە بکڕایە دەبوو بە نزیکەی 6 بۆ 7 دۆلاری باە لە بەرامبەرە واتە یەک کۆین بەرامبەر 6 بۆ 7 دۆلار بوو لەو کاتێک کە ئەم تویتەکەیە نرخی یەک کۆین گەیشتە نزیکەی 74 بۆ 75 دۆلار واتە ئەگەر کەسێک 15,000 کۆینی بکڕایە لەو کاتەیە بیفرۆشتایەتەوە سەر و 1 میلیۆن دۆلاریە کرد کە خۆی لە کاتێکە ئەگەر بە 5 دۆلار و بە 4 دۆلاریش کڕی بێتی نزیکەی 20,000 دۆلارێکەکە واتە تەنها لە ماوەی چەند دەقەیەکە کاتێک کە ترامپ پشتگیری خۆی بۆ ئەو دراوە ڕاگەیان بوو بە 10 ئەونە و زیاتر بەهاکەی واتە تەنها لەو ماوەیەدا کەسێک ئەگەر کۆینەکانی ترامپی هۆڵ بکردا و لای خۆی هەڵی بگرتایە و لەو کاتەدا بیخستایەتە بازاڕ و بیفرۆشتایە سەر و 1 میلیۆن دۆلاری ئەکرد ئەگەر 15,000 کۆین تیا بووە ئەگەر زیاتریش بووە ئەوە حسابی خۆی هەر ناکرد لە بەرامبەرە کۆمەڵێک کەس کاتێزانیان ترامپ پشتگیری ئەم دراوە ئەلکترۆنیەکە یان دراوە ئەلکترۆنیەکی دۆناڵد ترامپە چون ڕاستەخۆ داخلی بازاری کریپتۆکان بوون لەو کاتێک کە بازارەکە یاریە کرد نرخەکە بەرەبەرە زیایە کرد کۆمەڵێک کەس چون کڕیان دراوەکەی ترامپیان کڕی کە ئەگەر ئێمە بە نزیکەیی یەک کۆین 6 دۆلاردا بنین 10,000 کۆینی کڕی بە پارەیەکی زۆری ئەبوو باە کە لە کاتێکە خۆی چەند دقەیەک پێشەوە بە 6 بۆ 7 دۆلار بوو بەڵام ئێستا کە ئێمە لەم ڕۆیین نرخی ئێستا کە جێگیر نییە بە 29 بۆ 30 دۆلار لە بازارەکاندا مامەڵی پێوەکرێواتە یەک کۆین ئەگەر بگۆڕیتەوە بە دۆلاری حەقیقیەوەی کە خۆمان لە بازارەکانە هەیە تقریبا 29 بۆ 30 دۆلارەکە واتە کەسێک ئەگەر 6 دۆلاری پێیا بێ لە کاتی تویتەکەی ترامپە ئێستا بۆ نیوە دابەزیەوە بەهاکەی ئەمەش بۆتە هۆی ئەوەی کە بەشێکی زۆر لە خەڵکە کاتێک مامەڵیان بەم دراوە کردووە بکەونە زەرەرەوە و پارەکەیان داڕمێت کەواتە گرنگە کاتێک تۆ یان هەر کەسێک داخلی بازاری دراوە ئەلکترۆنیەکانە بین کریپتۆکانە بین خوێندنەوەمان بۆ هەموو ڕووداوەکان هەبێت و شارەزا بین لە بازارەکە ڕایۆژ بە کەسانی پسپۆر بکەین و هیچ ئایویژ نییە چەندەها کۆرزەیە لەسەر ئەم بابەتە کە سەیری بکەین و شارەزاییمان هەبێت تا تووشی ئەو داڕمانە نەبین هیوادارم هەمووان بە دوور بن لە زیان کاتێکی خۆش